لە بڕۆیەدام زۆرێک لە خەڵکی چاڕوانی ئەو ساتە دەبن کە دەتوانن تێکەڵاو بن لە کاتی ئامادەبوون لە ژینگەیەکی پارێزراودا. ئێمە زۆر بەختەوەرین بەهۆی ئەوەی ئەم بینایە لەلایەن زوها حەدیدەوە دیزاین کرا و ڕووبەرێکی فراوانی هەیە تاکو بتوانن ڕێو شوێنەکان و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی جێبەجێ بکەن. Social psychology. زۆر ڕوونە کاروبارەکان کەمێک ئاڵۆز بوون بەهۆی حیجزکردن لە ڕێی ئینتەرنێت و پۆشینی دەمامک و پاکشکردنەوەی دەستەکان و بوونی هێڵی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی. بەڵام ئەمانە هەمووی بەشێکن لە دووبارە دەستپێکردنەوەی چالاکیەکان. سەرجەم ڕێشوێنەکانی سەلامەتیمان جێبەجێ کردووە وەک پۆشینی دەمامک و دەستکێش. خۆشحاڵم بە دووبارەکردنەوەی ئەم مۆزەخانەیە. هەروەک دەزانم بڵاوبوونەوەی ئەو پەتە بۆتە هۆی زیانکەوتنەوەی زۆر و زیانێکی ئابووری زەبەلا.